بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتێکتان شاد و کامەران بێ. خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی بەرنامەکەتان وێنەکانی دوێنێ پێتان شادە بم بۆ هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەمولایەکتان بێ. پێشەوەی بچینە دیداری میوانە ئازیزەکەمان فەرمونیەوە ئەم راپۆرتە. ئەوانەی وەک میوان لەم بەرنامەیە بەشداری دەکەن و بە وێنەکانیان سەرگوزشتەی ژیانی خۆیان دەگێڕنەوە، زۆربەیان خەڵکی ناسراون و لە کایەک لە کایەکانی ژیاندا ڕۆڵێکی بەرچاویان هەبووە و لە لای خەڵکی ناو و ناوبانگێکیان هەیە. بەڵام هەندێک جاریش وا ڕێدەکەوێ کەسایەتیەک دێتە پێشەوە کە نەناسراوە، بەڵام شاهێدێکی زیندوی گەلێ ڕوودا و کارەساتی گەورەی کۆمەڵەکەمانە. میوانی ئەمجاری بەرنامەکەمان کچی شێحەمەمینی شێخەوڵای بە بنەچە خەڵکی خاک و خۆڵ و حەبیبەخانی شێخ ئەحمەدی شێحسێنی بەرزنجیە. ڕۆژی یەکی حەوتی ساڵی 1924 لە گەڕێکی سابونکەران لە سلێمانی لەدایک بووە. فاتمەخانی شێحەمەمین ساڵی 1932 چووەتە قوتابخانەی سەرەتای کچان و پاشان چووەتە قوتابخانەی سدیقا. ساڵی 1943 بڕوانامەی سەرەتایی و ساڵی 1946 بڕوانامەی ناوەندی لە ناوەندی سلێمانی کچان وەرگرتووە، بەڵام بە پلەی شەرەف. لەبەرەوەی پۆلی زیاتر لە شاری سلێمانی نەبووە، لە خانەی مامۆستایانی بەغدا وەرگیراوە و لەبەر فشاری قسە و قسەڵۆشی ناو کۆمەلگا باوکی ناچارە بێ وازی لە خوێندنی خانەی مامۆستایان پێبهێنێ. لە مانگی 12 ساڵی 1946 لەگەڵ شاعیری خوالێ خۆشبوو عەبدوڵڵا کەریم غەفور ناسراو بە عین بەسۆس زەماوەند دەکا. فاتمەخان یان با بڵێن پورە ئادە کەسێکی چالاک و ڕۆشنبیر و وریای ناو کەسوکار و هاوڕێکانی بووە. ڕۆڵی هەبووە لە ڕێکخراوەکانی ژنانی هاو عەسری حەبسەخانی نەقیب و لە کاتی خوێندندا لە زۆربەی چالاکیە هونەری و وەرزشەکانە کاری کردووە و ئادەخان ئێستا لە سلێمانی دەژی و تەمەنی 91 ساڵە، بەڵام وە کەسێکی ئاسایی زۆربەی هەرە زۆری ڕووداوە مێژویەکانی ناوشاری سلێمانی بیرماوە و پێوەی دیارە کە ژنێکی ڕەسەنی شارە حەیاتەکە سلێمانیە. خات و فاتمە محەممەد ئەمین عەبدوڵڵا خەڵکی بە ئەسڵ بەرزنجە و بەڵام ئێوە لە سلێمانی ژیاون. بە ناوی بەرنامەکەمانەوە سەرەتا گەلێک بە خێراتن دەکەین. منیش ئێوە بە خێراتنەکەم کە منتان بەسەر کردوتەوە ئەم هاوڕێ خۆشەویستانەشێ لەگەڵ جەنابتا هاتووە. من دوعای خێرتان بۆکەم کە ئەم وێنانەی ئێمە کۆن ئەگەیێنن بە جیلی ئیستا و پیشانیانن کە ئێمە چۆن بووین و چۆن ئیستا هینەکەن. باشە فاتمە وەز پڕبەدریش بە خێراتنی باشە بۆچی تۆ پێ دەڵێن ئادە سەبەب چییە؟ وەڵا من مەوالیدی 1924م لە دوای منەوانێ برایەکی عەزیزم خوالێ خۆشبوو شەمحەمە پیان کە وەختێک کەوتووەتە سەر پیان وتۆ پێی برێدادە نەیزانی و برێدادە یەکسەر کتێتی ئادە. ئەمە ماوەتەوە بۆ هەموو لایەکمان، هەتا بۆ دەوائیری ماڕ و هاوسەریشم هەر لەوێ ئەوەیان پێکتوم، هەر پێیان کتوم ئادە. قبول مەکەی منیش بڵم ئادە بەسەر چاو و بەسەر ڕۆ. کەواتە ئادا من ئەمەوێ سەرەتا بزانین ئەم ڕەسمە چیە نەمانە. ئەوە ڕەسمی جەنابی خوالێ خۆشبوو باوکمە، ئەوەش خوالێ خۆشبوو شەمحەمەی برامە لە عەمری وابزانیا 4 ساڵەیە 5 ساڵە. باشە ساڵێک لە خۆ مناڵترا براکە باسێکی باوکتمان بۆ بکە ئەم پیاوە چۆ هاتووە ئەسڵی باوکم ئەسڵی خۆی با پیرە گەورەی شەمحەمە بچکۆلەیان پێکتۆ لە بەرزنجەوە ڕەویان کردووە هاتوونەتە سلەیمانی لە سابونکەران جێگیر بوون لەوێ دانیشتون و باوکم هەردوو خوشکەکەی حەبسەخان خێزانی حاجی مارفی عەمەرخان و حەبەخانی پوریشم غەفرەفەنی مەلامارف
قایم قامی سلێمانی بۆ وەختی خۆی هەردوو خوشکەکەی لە ساڕێکا شوێن کردو و زەواجیان پێکێناوە. باوکم بە تەنها ماوەتەوە کە باوکم بە تەنها ماوەتەوە خاڕم جەنابی خاڕم خەتیب و مەلاوی مزگەوتی سەی حەسەن کاتە ئەم پیاوە خاڵتە بەڵێ خاڕمە برای دایکمە پێی ئەرێ یا شێخ بۆچی ئەوە ماتی مناڕ بووە ئەرێ بۆچی وا ماتی ئەرێ وەڵا خوشکەکانم لەوێ نەماون و منیش بە تاقی تەناو ئەمانە ئەرێ من خوشکێکم هەیە بەڕامێجگار منارە هیبەیەکەم بە تۆ ئەویش قبوڵێکە لەسەر دەستی ئەو کەسانەی کە نوێژەکەن زەواجی دایکم پێکاتوە باشە لەگەڵ هیبەیەکەم بە تۆ بەرێ وتی هیبەیەکەم بە تۆ بەڵێ یعنی چی هیبە؟ هیبە معنای ئەوەیە هەدیە یعنی پێشکەشی یەکەم بە تۆ پێشکەشە و بەو پەڕی قووریەتی و بەو پەڕی خۆشیەوە باوکم و خێزانی شەمحەمەمین قوبولیان کردووە چووک و داکیشم ئەسڵزادە و سەیزایە لە شێخانی شێخەلی شێعەبدوڵی شێخەلی دەرەمیانە و شێخڕەزای گەورە و شێخڕەزای تری. ئەو کاتەش ماڵیان لە سلێمانی بۆ ماڵی دایکیشت؟ نەخێر ئەوان لە بەرزنجە بوون بەس خاڕم خۆی ئەو وەرکەڕەتەکەی کە هاتۆتە سلێمانی لە تەکێڕووتا دامەزراوە کە زانیوانە پلەی علمی دوانزە علمە و ئەمانە هێناویانە باوکی سەینووری سەیحمەی بابەڕەسوول هێناوەتی کردوێتی بە مەلا و خەتیبی مزگەوتی سەی حەسەن ئیتر ئەم گەڕەکەی لەسەرەوە هەتا خوارەوە یعنی تاهێنی خاڕم بوون. باش ئەمە ئەمانەیە ئەوەمان پێ بڵێ سەرەتا باوکێ ئیشی چی بووە بە چیوە باوکی من ئەو وەرکەڕەتەکەی لە باوکی و ماوەتەوە مدیری سەرچنار بووە بەرام لەبەر شەڕ و هینی هەرسانەوەیش جەنابی حەفید شێ مەحموود زۆر یعنی زۆری خۆشویستۆ یەکە پێشمەرگەی ئەو بووە و ئەو دایمەزرانون لەم مەنسەبە بەرام کە وەختیە ئینگلیزەکان هاتوونەتە سلێمانی و شەڕی شێ مەحموود کەوتە دەرەوە و ئەمانە ماڵی باوکی منیان وێران کرد هەمزەبەک کە مدیری ئەمنی ئەوسا بووە باوکمی فەسڵ کردووە و کە لە دواییە کە حکوومەت ئێمە گەورە بووین و زەواجمان کردو ئەمانە حتا پارە ئەم ماڵە خوشکە بچکۆلەکەم کافیە تەقاعودی ئەو باوکەمی وەرگرتووە تەقاعودی ئەو باوکەمی وەرگرت چونکو ئەم مستەمسەکات و کیتاب و شتانەی بر بۆ بەغا عین بە سۆز بردی بۆی. عین بە سۆز کێیە؟ هاوسەری منە هاوسەری منە بۆی برد مەسەلەکەی هەمووی بۆ جێبەجێ کرد تەقاعودی وەرگرت هەتا پارە ئەم عانانە ئەمری خوای کردووە وەری گرتەوە تەقاعود. باشە باوکم زۆر شیعر و شتیشی بووە فەوتاوە یەکێک لەوانە ئەگەر بوارم بیت و بەنەنی نەزانی وتێتی من مەلیک مەحمووە شاهم شەق لە کەلەی جۆرجەم ئینجا بە گوێرەی ئەوە هاتۆتە خوارێ لەبەرێ نییە لەبەر بەخوا ئیتر ئەوانەی ترم وەختی خۆی لەبەر بوو بەرامەڵێش شێخ مەحموودە شاهم بەرێ پێی کوتووە باوکم بە باوکمی کوتووە تێتی حەمەمین من تۆ بە شاعیرێکی بەرزەزانم شتێک بۆ ناڕی هەرێ قوربان من هەر بۆ تۆی ئەرێم بۆ کەسی کەی نارێم هەرێ من مەلیک مەحمووە شاهم شەق لە کەلەی جۆرجەم ئەمانەی وتووە. باشە ئادەخان ئەی ئەم ڕسمە کێیە؟ ئەوە شەمحەمەی برامە ئەمە وەفاتی کردووە؟ بەڵێ وەفاتی کردووە لە 2003 تاقانە بوو هەر ئەم برایەتان هەبوو؟ هەر ئەوە بووە چوار خوشک بووین یەکێکیان من لە پێشا سیانمان ماوینێتەوە. باشە ئەی ئەمەیان کێیە؟ ئەوەیان منم وابزانم. ئەمان گێلاسە جەلاسخانی خوشکە ژنی خێزانی قاری حاجی حوسێن پیاوێکی زۆر ڕێک و پێک بوو ئینسانێکی کورتپەروەر بوو
و دڵنیشی زۆر خۆش بوو. دەنگیشی خۆش بوو کەواتە ئێمە وەتەنیش بە تەفسیل ئێمە ئەیەینە سەرباسی بەڕەحمەت بێ کاقاری حاجی حسێن. کاقاری حاجی حسێن ئەم پیاوە نەبوو، بەرێ ئەو ئەم دەنگ خۆشە نەبوو. بەرێ ئەو پیاوەیە بەڵێ ساحێبی 4 کوڕ و 3 کچی ڕێکوپێک و الحەمدولیلا لە سایی سەری ئێوەوە هەر یەکە مەنسەبێکی باشی پێ بڕێون. باشە ئێستا من هەر حەزەکەم لە ناو ئەو ڕسمانەی کاقارە ئەی ئەمەش کێیتیایە ئەم ڕسمە مەخوا گەر بینیت فەرموو. ئەمە وابزانم عایلەی خۆیانە لە ماری ئێمە گیراوە. بەڵێ تۆ ئەو ڕسمەیانم بەرەوە قەینە، ئەو ڕسمەیانم بەرەوە. بەس ئەم ڕسمە ڕسمێکی مەشهورە کاقارە لەگەڵ باجەتی سەعاچی پێم وابێ لە ئاهەنگی نەورۆز سەربەستی ئەوەڵ کەس کە لە سلەیمانیا وتوێتی قاری حاجی حسەین بوو. ئەم پیاوە ئەم پیاوە یعنی بەعزێ وای نەکردو کە لە ئیزاعە و ئەمانە گۆرانی بری و ئەوانە لەژێر مناسەباتە لە ژێرخانەکانە ئەمسالی ساڵح دیلان و ئەم گەورە ڕەشۆل و ئەم پیاوە گەورە گەورانە کە لە گۆرانی وتووە بەرام لای ئێمە و خەرقیش زۆر دڵنی خۆش بوو. بەڵێ وایە ئێمە شایەتی بۆ ئەوینکە یەکێکە لەوانەی ئێجگار دەنگی خۆش بوو. بەس ئادە بە حەزەکەم بزانم ئەم ڕسمە چییە؟ ئەو ڕسمە کاکەدانایە لە ساڵی 67 لەدایک بووە. ئەو ڕۆژە بوو کە 67 یان زووتر 67 بوو. 67 دانا لەدایک بووە یان تۆزێ خوارتر؟ بەێ 57 بێ ئەمە لەدایک بووە وەختێک کە ئەو ئێوارەیە بوو کە جانتای بووک ئەچێ بۆ زاوا و هی زاوایەتەوە ئەمە جانتای بووک بوو. بۆ کێ هاتبوو؟ براژنم کچی ئیسماعیل شاوەیسە. باشە بۆ براکەم بۆ براکەی من بۆ جەنابی شەمحەمە. ئەجا ئەم کوڕە حەومان بوو چوو بۆ نا ئەتا ئێمە مەشغوڵی میوان بووین چۆ ناو جانتاکەوە عەل بە سۆزیش کە هاوسەری من و دایمە وەکو ڕەفیقی مسەوەر هینەکە لە ملیا بوو حارن کە ئەم سەری هەر بڕی جانتاکە ڕسمەکەی گرت ناردی بۆ لوبنان 3 لیرەی سووری بۆ هات بە هەدیە. جوانترین مناڵ دەرچوو، جوانترین فۆتۆش دەرچوو. باشە دەستەکانە خۆش بێ. ئەی ئەمانە چیان؟ ئەمانە دانایە، ئەوە دانایە زانا ئەوێ منافەسەی بکە سواری پاسکلەکەی ببێ. سواری پاس ئەمانەش هەر خوشکەزاتن. بەڵێ خوشکەزان ئەوانە مناڵی ئەمەش هەر مناڵی جەلاسخانە؟ بەڵێ بەڵێ. ئەمە کامیانە؟ ئەمە کاکە توانایە. کاکە توانایە. باشە دەستەکانی خۆش بێ. ئەمەش هەر ڕسمێکی جوانە چکە من دڵنیام تۆ زۆر نزیکی لەم خوشکەزا و برازانەوە. هەر ئەگەر کەرەمی بکەی ئەمە ئەم تانیایە کە خەڵق پێرێتەنکە. بەڵێ یعنی لە ئەولا پەرسترە بووە من و منی 8 مان برد بووە تا ئیسپانیا. باشە ئەو پەڕی عەزەمەت و هینی پیشانی منە کە چەند بە خۆشەویستی و ئێستا حاری حازر لەژێر چتری ئەوە منەژیم. باشە تارە هیچ هونەری نیە ئەوش خوشکەزاتە وەکو کچی وایە. بەڵێ ئەوی تریش ئەمە دانایە ئەوە زانایە ئەمەی پێشەوە دیاریە ئەمەش مناڵەکانی تریانە. کەواتە ئەمانە مناڵی بەڕەحمەت بێ قاری حاجی حسێن و جەلاسی خوشکن. قاری حاجی حسێن و جەلاسخانی خوشکن. ئەمە شەر تەنکەخانەوە نییە؟ بەڵێ ئەگەر کەرێمی ئەم جلسپیەکەیان ئەمە تەنکەیە. بەڵێ ئەمە تەنکەیە وابزانم ئەمە ئەیانەوێ بچێ بۆ لای مەلیکە و پێم وابێ ئەمە کۆنسوڵی عێراقیە ئێستا لە بریتانیا ئەو سا لە ئیسپانیا بوو. ئەمە ئێستا ئەمەلیا بە عەرەبانە ئەچێ بۆ جژنی لای مەلیکە. ئەوە هینی مەراسیمی هینی بەریتانیا لە پێشا کە میوانێک بچێ عەرەبانەی بۆ هێنن سواری عەرەبانەکەی بەر ئەیبەن بۆ خزمەت مەلیکە. باشە ئەی ئادە ئەمانە چیە؟ ئەمە کێ؟ ئەوە منم جوان سەیریکە تۆ نیت بەخوا ئادە. ئەمە کافێخانی خوشکمە کە پار ئەمە عانە بۆ بە
خوا عافیکە خۆ پێم وابێ ئەم والیدی 38 بەڵێ بەڵێ جێلاسخان 30 بەڵێ جەنابتان 24 بەڵێ بەس جەنابی مەرحومی شەمحەمە 25 بەڵێ ساڵێکتان بینە بەڵێ ناتوانم ئەمە زۆری تەفاسیل بەمێ بەڵێ منەوێ پرسیاریش کە لێ بکەم بۆچی ڕسمی دایکە نییە ڕسمی دایکم ئێوە خۆش زۆر بە مناڵی دایکم مردووە زۆر بە مناڵی من تقریبی 6 ساڵ نەبووم براکەم 4-5 ساڵ نەبووە ئەمانەی ئەم دوو خوشکەی تریشم زۆر مناڵ بوون و ئەو ساش بڕوا ناکەم ئەوەنە کامێرە و شتومەک بە کار هاتبێ بۆ خێزان و ئەمانە لەبەر ئەوە بوو ئەینا دایکم زۆر ئینسانێکی فەقیر و بەستە زمان و بە حرمەت بووە و بە زووش بە گەنجی مردووە خوا عافیکە وە لەوەوان لە دوای ئەو کچی میرزا عارفی حاجی قاری جەباری هێناوە جێی حەو دایکی بۆ ئێمە گرتووەتەوە باجیت بەڵێ باجیم باشە ئێمەی هەموم ئیتر ئێمە کە چوونە زەمانی ئەوە چوونە هین مناڵانە چوە مەکتەب بەڵام من خۆم ئەگەر بوارم بی مەکتەب کە کرایەوانە بۆ خۆ دەفەرمووی بەڵێ ئێستا ئەو پرسیارە لێ یەکەم بەس ئەم وێنەیە چیەن ئەم دوانە ئەوە ئاوان و ئاریە ئاری برازام و ئەمەش ئاوانی برازامە ئەمانە مناڵی ئەمە ئێستا لە ئەڵمانیا ئەژی ئاوانیش خەبیرە لە سایی سەری جەنابتەوە لە کارەبە لە دایرەی کارەبە باشە ئادەبە نەمێ ڕسمێکی تۆم لەلایە ئەم ڕسمە زۆر کۆنەوە نییە ئەمە ئەوە منم وابزانم بەڵێ جەنابتی بەڵێ ئەوە وابزانم ئەگەر بوارم ئەمە کانونی دووەمی ساڵی 1940 بەڵێ ئەمە لێرا لە چ مەرحەلەیەکە بەڵێ ئەمە نەنی شەبیرم ئەمە وەختێک کە خوازبێنی کرابووم بەڵام نەیان نام باوکم نەیە لەبەر مەکتەب ئەمە بۆ چێ بۆ عین بەسۆس هەر بۆ ئەو هەر بۆ ئەو باشە ئەمە بە دزیەوە گیراوە ئەم ڕسمە بۆ چووک و باوکم و ئەمانە زۆر ڕازی نەبوون لەسەر ئەم زەواجی من ئەی ئەم ڕسمە چیە گرتوێتی ئەو گرتی و ئەویش گەورەی کردووە عین بەسۆس یعنی تۆ مایەوە بچووک بوو ئەمانە کە وەختی من چوومە لای ئەم ڕسمانە گەورە کراوە باشە بەس یعنی تۆ ئەوەم پێ بڵێ ئەم ڕسمە عین بەسۆس داوای کردی و باوکە ڕازی نەبوو بەڵێ لەبەر بە چ حەقی ڕسمی تۆی گرت ڕسمە لەبەر مەکتەب ڕزانە بوو کە من هین بکەم ئەی چۆن یعنی ئەی ئێوە لە پێش ئەوەی کە تۆ زەواج بکەی لەگەڵ عین بەسۆزە اعترافەکەی کە ئێوە دڵاریتان کردو بێ باشە باشە بە ئەوەی بە دوور درێژی باسیەکەین کەواتە باشە باسی ئەومان بۆ بکە ئادەخان کە چوویتە مەکتەب فەرمی چی؟ چوویتە مەکتەب بەڵێ من لە 1930 بە تەواوی کە لە سلەیمانیا مەکتەب کرایەوە لە جادەی سابونکەرە یەکتابەگی و عەلیبەگی فەحوڵڵا بەگ و سەبری بەگ کە هەرچێک چەکەیان ڕەفیقی من بوو لەوانە گورجێخان چی سەبری بەگ مدیری پۆلیسی سلەیمانی بووە وەختی خۆی باش ئەوانە سعدی حسەین نازم بەرام ئێمە سعدیەخانی حسێن نازم سەرداکی دکتۆر ئومێد باش ئەمە کە وەختێ ئەم مەکتەبەیان کرد خۆبەخش لە ژێرخانێک کابوو دوو هۆ دەبوو لە ماڵی یەکتابەک لە ناو یەکە ئەڕۆی بە وەکو ئایب نەبێت هونوێڵ ئاوا باشە بەڵام لە ماڵی یەکتابەکا کرایەوە لە مال یەکتابەک بەخشی باشە بەخشی بە مەکتەبی کچە فاتمەخانی مەحێدینەفەنی بە خزمە گەیشتە ئەوان باش ئەویش پلەی خۆننی بەقەدەر نانێم ئێستا ناتوانم غەڵەت لە ئێوە بگرم و لە جیلی ئێستا بگرم هەتا وەکو هێلی حوجرەی خۆنووە بەڵام بەقەدەر شەشی ئیبتیدایی ئێستا ئەو فاتمەخانی ئەوە بوو بە مودیرەمان باش ئیسمەخانی کچی حاجی ئیبراهیم ئاغا بووە زەکیەخانی سەعی قەزاز بووە کچی تۆفی قەزاز ئەمانە تەلەبە بوون ئەمە ئەوەڵ کەڕە چوون نوسرەتی حلمی بەگ بووە ئەوە چووە
سەنیە ئیبراهیم بووە، فاتمە قەفتان بووە، ئەمانە لە پێشە ئەمانە چوونەتە مەکتەب. لەمانە زۆر لە من گەورەترن، لە عەمری من گەورەتر بوون. ئەیجا لە دوایە ئەو وەرکەڕەتی کە لە سابوونکەرانە کاکە ئاسۆ ئەم باوکەی منی خستە مەکتەب، زۆر زۆر نەقدیان لە باوکم گرتیان تۆ چۆن کچەنێری بۆ مەکتەب و لابد ڕۆژێکیش سەر و پەچە و عەبا و ئەمانە لا ئەبا. باوکم کتی من کارێکە و کردومەوە هەرسێکیان ئەنێرمە مەکتەب. یەکنی ئەو وەرکەڕەتەکەشی خاڕم زۆرتر لە ترسی میلەت معارز بوو. خاڵێ مامۆستای ئاینی سەیغەپوری کوڕی شێخ حوسەینی بەرزنجی لە تایفەی شێخ عەبدوڵی شێخەلی دەرەمیانە و ئەمانە. ئەمە وەهێن کە من چوومە مەکتەب زۆر زۆر چووک و لە پێشە لە حوجرە بووم. حوجرەکەش لە ماڵی لەعلەخانە بوو. پیاوێ بوو ناوی مەلا ڕەحیم بوو. ئەو مەلا ڕەحیمە ئەم سالیژی حەمدی بەگی ڕەشی پاشا و من و مەحسوومە ساڵح و فاتمەی حوسەینی حاجی وەلی زۆرتر کە ئیسا لە حەیاتا نەماوە، خوشکەکانی هەمووی ماون، ئەمانە ڕووناخان ئەمانە ماون لە دەرەوەن لە خاریجن. ئەمانە کە چینە مەکتەب زیاد لە لزوم ئیهتیمامیانە بە من لەبەر چی؟ چونکە لوغەی عەرەبی لەوێ زۆر دەورێکی باڵای بووە لە خوێندن نووسا و لە کتابەتی عەرایز و ئەمانە. تۆ ئەشە نووسی ئەو کاتە، ینی تۆ پێشەوەی بچیتە مەکتەب حوجرەت دی بوو؟ ناتوانم بڕێم ئەمانە. باوکم فێری ئەکردم ئەلف وا ئەنووسێ بێوە کاغەزێکی کوونە کرد ئەی خستە سەر لەپڕ، ئەی خستە سەری حرفیە کە بزانێ ئەزانم ئەوە حرفیایە. ئەوە حرفیایە. ئێستات من ناتوانم نەقد بگرم لەم مینبەرە جوانەی جەنابتەوە. بەخوا زۆری ئیهتیمام نان بە تەلەبە. ڕاستە فەرمی. باشە ئادەم، من ئەمە یەکشتی تر بە تۆ بڵێم، تۆ تا سێم تەوەسڵ خوێن. سێ تەوەستم بە دەرەجەی بەرز بڕی بە کەلۆری، بەڵام ئەوە نەی کە لەوێ ترساوم نەش لە بەرنامەیە ترساوم. لێرە ترسیتیانی ئەوت بۆ خۆمانەوە بە زۆر بە دەرەجەیەکی باشی پور و برازا دانیشتووە. جا ئەوەش عەرز کەم ئەگەر بوارم بێ. بەڵێ فەرموو. هێن مەکتەب نەبوو ئیتر تەواو لە شەشەوە بۆ یەک دوی ئیبتیدایی بۆ سێ متەوەسطە. ئیتر کە لەوێ دەرچووم براکەشم کشێ بەحەمە ئەو مرەشەح کرا، ئەویش زۆر زۆر زیرە بوو. سێ کەس لە شاری سلەیمانیە دەرەجەی شەرەفی بووها لەلایەن سەدامەوە. یەکەم کامیل بەسیر بوو، دووەم محەممەد ئەمین عەبدوڵڵا، سێهەم شەوقیە ئەحمەد. ئەم سیانە لە لوغەی عەرەبیە یەکەم دەرچوون. باشە کە من هەستام کوڕێکی ئەم کوڕەی خانم کە عەرزم کردی سارە زەکی تۆفیق نەقلی کەرکووک بوو بۆ بەختە ڕەشەکەی من. من هینی نەبوو، داخلی نەبوو. ئەمانە مەسەلا ئەمسالی نەجیبەی مەجیبەک ماری دکتۆر جەمال مامی لەوێ بوو، ئەمانە لەوێ بوون، خەرق لەوێ، ئەمانە هەموو کەسوکاریان هەبوو. منیش پشتم بە ماری سارە زەکیتون بوو، بەرام ئەو لە کەرکووک بوو. فەرموو سارە زەکی چی تۆ بوو؟ کوڕی خاڵی باوکمە. کوڕی خاڵی باوکێ بوو. ئەگەر ئەو لەوێ بمایە من دیراسەم تەواوە کرد. یعنی دیراسەکەش چی بوو ئەو کاتەکە ویستی بخوێنی؟ لە دارمعەلیمات بووی. باشە. بەڵام براکەم بۆ عالی چوو. دارمعەلیمینی عالی چوو، شێم حەمەیی برد. ئەو چوو تەواویشی کرد. بەڵێ؟ ئەو چوو تەواوی کرد. تەواوی کرد و لە دواییشە کە زەواجی پێکێنا لەگەڵ بەهارخانی ئیسماعیل شاوەیس چۆوە کولیە. چۆوە کولیە بۆ بەغا. باسی ئەو کوڕی خاڵی کرد کە کوڕی خاڵی باوکرد لە بەغا بوتە ناوی چی بوو؟ ساڵح زەکی تۆفیق. ئەمەیە؟ بەڵێ ئەمە خێزانەکەیەتی، ئەوە خۆیەتی. ئەمە خێزانەکەیەتی ناوی چییە؟ کامیلە خان. عەرەب بوو؟ بەڵێ خەڵقی بەسرا بوو، بەڵام ئەگەر لێم ببووری مەسیحیشە. مەسیحیش بوو. باشە. من ئەمەوێ یەک پرسیاریکە لێ بکەم، ئەوش ئەوەیە
تۆ بە خزمەت حەفسەخان گەیشتووی. بەڵێ حەفسەخان دەوری چی بوو لەکردنەوەی مەکتەب و ئەوانە؟ تۆ یادگاری زۆرە لەگەڵ قوربان کە عەرزم کردی کوتم ماری یەک کتابەک جێ نەمایت. بەڵێ مەسەلا ئەو چاوی لە جەنابەت دەکرد، من چاوم لەوە کرد، ئەو چاوی لەوە کرد کە کچ زۆر بوو. ئیتر یەک کتابەک خۆی سێ عایلە سێ هێوەرژەن لەسەرەوە بوو، ئەهلی مووسڵی شۆنشنەکانیان مووسڵاوی بوون. بەڵێ ڕاستەکە مەکتەبەکە خۆی ئیزنی نای، بەزیتر بچووک بوو. بچووک بوو. حەفسەخان کەوتە ناوەوە، وتی من ئەبێ موساعدە بکەی بە عەلی بەگی فەحوڵڵا بەگی وتو بە یارە کتابەکی بوو، وت بە سەبری بەگی برایان گەورەیان بوو، سەبری بەگ بەگی پۆلیسی سلەیمانی بوو. پێی گوتی بوارم بە ئەگەر بە خشتی کار کردومە مەکتەب دروست دەکەم لەسەر حسابی خۆ. حەفسەخان فەرمووی. حەفسەخان فەرمووی. ئەو حەفسەخانە مەکتەبێکی نایەبی دروست کرد، بە ئەوسا کە خۆم عەرزم کردی ناوینا مەکتەبی سەدیقە. ئەو ناوی نامە ئەو ناوینە سەدیقە مدیری مەعارفەکە بەخوا زەریف عەرەب بوو. عەرەب بوو. جا من ئەمێ قسەیە بکەم. ئێمە زۆرمان ماوە لەسەر ژیانی جەنابێت، بەڵام بە من و تۆ وچانێک بین بەیەکەوە. بەڵێ خۆشەویستانم وچانێک و دێنەوە خزمەت. ئادەخان. بەڵێ فاتمە محەممەد ئەمین عەبدوڵڵا ئەمە ناوی تەواوەتیتە، بەڵام ئێمە ڕێکەوتی لەسەوی بڵێن ئادەخان. بەڵێ چیرۆکی ئەوم بۆ بژێڕەوە چۆن یەکەم جار عەبدوڵڵا کەریم غەفور ناسراو بە عین بەسۆس چۆن ناسی یەکەم جار؟ دراوسەیەکی زۆر نزیک بووین، کوڕێکی مؤەدەب، کوڕێکی فەنان، کوڕێکی ئەدیب و لە عایلەیەکی بەرزیش. ئەمە بە حەق ئامۆزای مامۆستای گەورە ئەحمە هەردیە. باش ئەمانە خۆیان ئەگەر بوارم بەی عەشیرەتی برێم، چۆ ئەوان زۆر ئەمە پێویستە کە من بیرێم. باوکم لەبەر چی بوو؟ ئەم خۆی بە شێخەزانی ئەوان بەگ بوون. تێگەیشتی؟ ئەمە خۆیان لە دارە شومانەوە هاتوونەتە خوارەوە بە ئیرس. ئەم بەگزایانە بابانن، بەگزایانە کەریمە فەنی، غەفرە فەنی، ئەحمە بەگزا، تۆفیق بەگ، حتا پێش 6 پشتیان کە ئەمە ئەگەڕێتەوە سەر بەگەکانی دارە شومانە، واتە بەگی بابان. بەڵێ ئەگەنەوە سەر ئەوان وە لەوانە مامۆستای گەورەی بەڕێز ئەحمە هەردیە. لەوانە ئەویش ئەمە ئەوەیە کە ناردی ئیتر وازی نەهێنا، یعنی ئەو وازی نەهێنا بەڵێ زۆر هەوریە. و منیش مایل بووم ناتوانم برێم هین بووم کە من لە مەکتەبەکە مەویز بووم کە نەی ناردمەوە مەکتەب بۆ دارمعەلیمینە، بۆ دارمعەلیمات نەی ناردمەوانەیە. بەعزێک لە خوشکەکانم کە لە مەکتەبا بوون ئەوانیش لە سابوونکەران باوکەکانیان نارد، مایل بوو بۆ ئەوە کە زەواجی لەگەڵا بکەم. باشە پێش زەواجی لەگەڵکەی زەواجێکی ئینسانی ڕێک و پێک لە عایلەیەکی بەرز. ئەمانە ئەگەر جەنابێ بفەرمووی باشە پێش ئەوەی کەوا ببی بە هاوسەری ئەو یەکتریتانە بینی؟ نەوەڵڵا زۆر نا ئەی چییە چیرۆیەکێکی یەکێک بوراوەتەوە ئەوە چییە؟ وەڵڵا ئەوی ڕاستی بێ حتا ئەمرم مەمنونی داکی شەوقی خانم و ئەو خوشکە ڕێک و پێکەم کە دایکی کاکە دانا و زانا و توانایە جەلاسخانی ڕەحمەتی، ئەوە زۆر مناڵ بوو، ماچی ئەکرد و کاغەزێکی ئایای گوو ئەوە بەرە بۆ دادن. ئێ باشە تۆ ئەوانەمان پێ بڵێ ئێ یعنی لەوە زیاتر قسەی لەسەر نەکەین. باشە کەواتە ئەمە وێنەیەکی ئەو شایەیە کە تۆ لەگەڵ عەبدوڵڵا بەسۆز هاوسەرگیریتان کردووە. وەڵاهی ناتوانم درۆ بکەم، عەرزکەم ئەم ئەگەر پێش بمەیتێ ئەمە خۆمان ئاتی کوردانەی خۆمان من جلی پەمەیم لەبەرا بوو. باش وەتا ماوەیەکی زۆریش مۆزەفەکانی بەکرەجۆ ئەیان برد بۆ ژنەکانیان. ئەمە
پەترۆزەپەنی کە وەختی زەواج هێنی کرد ژنی هێنا و سعی معرف ژنیان هێنا عەبدوڵڵا کوتی بەخوا منیش ئەو جلە پەمەیەم ناوێ چوو لە ستۆدیۆ ئەم جلانەی بۆ من هێنا لە ستۆدیۆ هێنا بەڵام لە ماڵەوە گرتوتانە ئەمەش هەر وێنەی ئەو کاتەیە ئەمە کێیە لەگەڵتا عەرزت دەکەم ئەمە کە بە جلەکانمەوە ئەمە یەزیدیە ئەو ئافرەتە ئەم ئافرەتە ناوی جومبوودە جومبود ئەمە زۆر زۆر چووک و من کەلیماتی خۆم عەرەبیەکەم ئەزانین دراوسێژ بووی مەئمووری غابات بوو مێردەکەی ئەمە هات لە تەریشمەوە ڕاوەستا ئەو ڕسمەی لەگەڵاگرتی باشە من ئەمەوێ پرسیارێ بکەم هەندێ وێنە هەیە ئەوە بە جیهادان لەراوە ئاهی ماڵە خەزورانتن کە تۆ حەزەکەیت و ئەوانەی خۆشەوێ و دۆستایەتی و هەیە و ماوەیەکی ژیانی لەگەڵ ئەوان نابردۆتە سەر ئەمە کێن ئەمانە ئەمە کێیە ئەمە ئەختەرخانی دشمە ئافرەتێکی زۆر ڕۆک و پێک خێزانی حاجی مەحمووی مەلامین ئەمە ئەو مەحمووی مەلامینە کە مادیەن و معنەویەن زۆر یارمەتی فەقیر و پێشوەردەیەوە خۆ عافیان کە ئەی ئەمە ئەگەر کەرەمیکەی ئەمە نەسریخانی دشمە ژنی کەریم شاپەسەنە ئەمیش هەر دشتە چەند دشێ هەبوون وەڵایی سیان بوو بەڵام ئەوەی تریان نەماوە خوافک ئەی ئەمەیان ئەگەر کەرەمیکەی ئەمە پووری عەبدوڵڵایە پوورێتی باش ئەی ئەم ژنە خانومانە ئەمە کێ ئەو ژنە شاژنە ئەمە کەڵە ژنی سابونکەران بۆ دایکی شەوقیەیە دایکی شەوقیەیە کە زۆر برادری توێ پووری عەبدوڵڵایە عین بەسۆزە خوشکی باوکێتی ئەمە شەوقیەیە بەڵێ ئەگەر کەرەمیکەی ئەمە شەوقی خانە ئەمە لێرە نەگیراوە باشە لە هەولێر گیراوە ئەمەش ئەنوەربەگی عارف بەکە ئەمە هاوسەرێتی باشە ئەی ئەم ڕسمەتە نییە ئەمە شەوقیە نییە ئەمە شەوقیەیە باش شەوقی هاوڕێتە خزمایەتیشتان هەیە بەڵێ خزمایەتیمان هەیە کچی پووری مێردەکەمە ئەم دوو ژنە ئەگەر کەرەمیکەی ئەمە دایکی حاجی محەمەی مەلامینە و حاجی مەحمووی مەلامینە و لە سایی سەری کوڕەکانەوە حەو حەجی کردووە ئەم ژنەش وەکو دایک چونکو من ئەوسا بە عەمر مناڵ بوو لەلام بووە ئەم ژنە لەگەڵ تۆ ژیا بەڵێ تر لێ ئیتاعەتی خواکەن و ئەوانە وەفاتیان کردووە بەڵێ خۆ عافیان کە ئەم خوشکە بەڕێزەیە ئەوە سەوسەنە کچی شوبرامە هەموو کوڕەپێقم وایە عایلەی ماڵی ئەو هەمە عەلیە گەورە و بچووکیان زۆر ئینسانێکی باشن مادی و مەحیە منیان هین کردوە یارمەتیەوە ئەم وێنەیە ئەگەر کەرەمی ئەم پیاوە بەتەمەنە عەبابەشانە ئەمە لەسەرەوە عین بەسۆزە عین بەسۆز واتە هاوسەرەکە باش ئەوە جەنابی خوا لێ خۆشبوو خەزورمە ئەمە خورشیخانی خەسوومە ئەوە نەسریخانە ئەوە کەمالی شوبرامە ئەوە ئەکرەمی جوانە مەرگە ئەوە ئەنوەرە ئەوە محەمە عەلیە ئەمانە شوبرای جەنابتن باشە هەندێک وێنە هەیە ئەم وێنەیشین ئەمانە ئەوە جەنابی مامۆستا وشیار فایق وشیارە ئەوەش خوا لێ خۆشبوو نەجمەدین مەلا لە کەشتین و باشە فایق وشیار کە کاتە کچەزای جەنابی حەزرەتی پیرەمێرد بەڵێ نەخێر کچەزایەتی کچەزای جوان حەزکردی بەڵێ وایە ئەی ئەمە ئەم وێنەیە من پێم وابێ عین بەسۆزە بەڵێ ئەمەیان کە سەری ڕووتە عین ڕەفیقێکی ناوی مەجۆ لە وابزانم ئەمە لاجێی شابوون هەردووکیان کەدا نەمەزرا منیش کەوتومە هێنەوانە ئەوە خۆی چوو خۆی داخلی جێشی لیوی کرد لیویان پێگوی ئینگلیزەکان لە نەفەتشایە ئەوە نەفەتشای لە خانەقی ڕۆژی 4/2/1944 تۆی هێنا بوو ئەو کاتە چەند 44
نخير نهێنا نخير منی نهێنا لە 46 جەنابتیێنا ئاخری 46 ئاخری 46 مانگی 12 مەرێرەوە بەڵێ ئەی ئەم پیاوە ئەوارە عین بە سۆزە لە ئاخری ئەو عانەی کە نەخۆشیەکەی گر بە شێرپەنجەی سەر دوو لە ئێوە خۆ ئەفریکایەخوا ئەم وێنەیە ژوێنێکی زۆر جوان و ناوازەیە ئەمە نەجمەدین مەلایە باشە بەڵێ ئەمە بەڵام لە کەشتین و حەوەنیە ئەمە خۆی لە دوکانەکە بەرام ئەمە شعرە نووسێتەوە شعر و شتی وان نووسێت بەڵێ باشە یادگارێکت هەیە ئێسەینە سەر ئەو یادگاریەش بەڵێ ئەی ئەمە شیە ئەم مناڵە ئەمە اینە بە وابزانم توانایە نە ئەوە خزمی مێردەکەتەن پێم وابێ وانە بەڵێ بەخوا زەریف بیرت چۆتەوە ژینە ئەمە کوڕە بەڵێ کوڕێکە بەجلی کوردیەوە ئەوە بەختیاری دشەزامە بەختیاری حاجی مەحموود مەلامینە مەلامین ئەخە من بۆیە ئەڵێم بەڵێ ئەی ئەم پیاوە شیە ئەم پیاوە جوانە سدارە بەسەرە حەو خاڵی بۆ عەبدوڵڵا بەڵێ و ئەگەر جەناب بوارم بەی ئەمە دایکی نەلکی ئەمە ئەم ئەحمە فەنیە لەگەڵ گردی عەلی ناجی لەنکیان خوشکە باش لاسکە ئەمانە کەرکووکلی زادایان پێ کەرکووکلی زادەن بزەڵێت ڕاستە باشە یادگارێکی خۆشە لەگەڵ مەلیکی کوردستان هەیە ئەمە خۆ دەزانی پەترۆزەفەنی ئەو سایحنی بە کتابەتی بە عەرەبی بوو هینێکی وای نەبوو کە بتوانێ کاغەزێک بنێرێ بۆ داریکەلی بۆ جەنابی شێمەحموود عەبدوڵڵای بە خەت خۆش زانی و زۆریشی خۆشەویست وتی عەبدوڵڵا وەرە ئەم کاغەزم بۆ بڕازێ وەرە لەناو ئەو کتێبەیە هەیە کە جوابی حەفید چیاوەتەوە بۆ عەبدوڵڵا و پەترۆزەفەنی هینی جوابی ئەو دەعوەتە کە کاغەزەکەی پێگەی خۆی و چەند پیاوێکی ماقوڵ هاتن لە ماری پەترۆزەفەنی پەترۆز عەلەکە دابەسی جەنابی شێخ لە منیش دراوسێیان بوو وەڵا وەختی نوێش هات وتی بەرمارێکم بۆ بێنن پەترۆزەفەنی دەستی کرد بە پێکەنین خوا عەفوی کاکتی ئەخر ماری من ئێمە ماری مەسیحین وەڵا وتی ئەو مارە ژنەکەی خارۆزا شەمحەمە تی شەمحەمەمینی خارۆزا شەمحەمە واتە جەنابێ بەڵێ باوکو ئاخر ئەزانم یعنی بۆ ماڵی جەنابێ هات ئەتر ئێمە لە تاوانە لە خۆشیانە خەرق لە دوایەوە بوو بەرماڕەکەم بۆ داخست و شانم ماچ کرد و وتی قاڕەیە قوڕەیە هەر ئاوا بەم نەوعە مەبەستی چی بوو لە قاڕەیە قوڕێ کاکتی کە لە نوێژ بوو و سەلامیە و شانم ماچ کرد کە شانم ماچ کرد وتی ئەزانم یعنی تەنەبوئێکی ئیلاهی هەبوو ئەیزانی کە کێ خەریکە تەعەدای لێ بکە کێ خەریکە دوشمناتی لەگەڵا بکە ئەو زانی کە من مناڕم نییە وتی قاڕەیە قوڕەیە نییە جەنابی شێخ فەرمووی عەبدوڵڵا زۆر سەری دانەوان من دەستم ماچ کرد کتم تۆ دوعایەکەم بۆ بکە کە خوا ئەولایەکەم پێ ببەخشێ باش وەڵا ئیتر ئاوا نەبوو باشە ئەمە لێرە ئەم ژنە چییە ئەمە کیە سەبریە خان لە گازینەکەی سەیرانگای ئەزمەر ژنی جەمالەفەنی کاکە حەمەی سەیفوڵڵایە ئەوە شەماری کوڕێتی ماوە لە حەیاتە مەمکیاتێ لە ماری ئێمە ئەمە کاتە بووکی جەلالەفەنیە بەڵێ باشە ئەمە ئالێرا تۆ پیاوێکی ئەجنەبی دەستی کردوتە ملێ ئەمە عەبدوڵڵا بەسۆز قبوڵیەکە بەڵێ قبوڵی کرد ئەوە لە ڕێگای ئەستەمبوڵ وابزانم ئەگەر درۆم نەکردوێ لە ڕاستەوە بەلچیکیە زۆر معجب بوون بە من ئەوی تریشان خەڵقی ئینگلتەرەیە ئینگلتەرە ئیتر عەبدوڵڵا چوو
کامێرەکەی هێنا ڕسمی گرت. باشە ئەم پیاوە بەوی قارە لەگەڵ ئەم ژنە خانومانە ئەمەنی چییە؟ ئەوە فایق عارف وحی وەکو خاڕم ئەوە خێزانەکەی فاتمەخانە ئەم مامۆستایە. باش فایق عارف لە حیاتە ئەماوە. باڵێ دۆستایەتیتان هەیە. باشە ئادە ئەی ئەم پیاوە شێ؟ ئەوە شێخادی پور زامان خوشکی باوکمە خوشکزای باوکمە ئەوەر کەسی کە لە سلەیمانیە پاسکرد دەرچوو سێ پێچکە بوو. ئەم کوڕە لە تەمەنێکی مناڵە دوکانی لەژێر دوکانەکانی فەرەجی شاری ئێستا باوکی کەمال شاڕی بەڵێ ئەزان لەوێ دوکانێکی گرت بەکرێ ئەمە سەیهادیە. ئەم سەیهادیە بە منار بە عانەیە بە پولێک تا بەردەرکی سەرا لە بەردەرکی سەراوە بەڕاکردنی هێنایەوە دوکان پولی مالیێش پولی مالیێش هەر لەلای وەکالەتی هەبوو. باشە ئەی باشە ئادە ئەمە من بیستومە ئەم ژنە ئەم جلانەی توێ لە بەریە کەرەمیکە ئادەی ئەمە ئەدیبە یامولکیە کە خۆشەویستم بوو هات بە میوانی جلی مۆدەی لە بەرابوو جلی منە لە بەریا ناشکوتمەوە بە چاویە. ئەدیبە خانە ئەمە چی جەنرال مستەفا پاشایە؟ ئەوە برازایەتی برازایەتی اینجا گەر مۆڕەتی شمبەی مۆڕەتی شمبەی 3 ڕۆژ لە پێش مردنیە لە پێش مردنی مستەفا پاشایە مولکی هەردووکمانی کردە باوەش وتی ئەزانی بەچی ئەبن بە شاژن و بە خۆڵنەوار و بە خۆنن بە قەڵەم میلەتەکەتان ئێمە نەمانتوانی بە سیلاح دەرەقەت بین و ئێوە بە قەڵەم کوردایەتی پێک بێرن و میلەتی کوردن. 3 ڕۆژ پێشەوەی بمرێ پێش ئەوەی ببرێ 3 ڕۆژی پێ نەچوو وەفاتی کرد. وەفاتەکەشی برێ بە شکۆیارێک یعنی هیچ ئینسانێک نەیتوانیوە ئەو دەقیقەیە نەگری هێنایەنە دەرەوە خاڕم شتی ئیمامی تابور شتی نوێژیان لەسەر کرد قسیان لەسەر عەرەبانەیەک تۆپێکی لەسەر بوو تۆپ ئەم عەسکەرانە هەموو سیلاحیان شۆڕ کردەوە وەکو جەنراڵێکی شۆڕیان کردەوە مەیتەکەیان هێنا دەرەوە زابتەکان تەحیەی هینیان بۆ کردی سەلامی جەنازە خستیانە سەر عەرەبانەکە ئیجا ڕۆی کە بردیان لە دەبۆکە لە دەبۆکە هی عسکەری بوو ئێستا نازانم بازاڕە من نەچووم لەوێ 21 تۆپیان بۆ ڕۆحی ئاگریە. باش وەڵای ئادە ئەم ڕسمەی تۆ زۆر جوانە لێرێ ئەوە خۆمم وەنیە ئەمە مارتی 58 ساڵی 58 وایە تۆ بۆ سەبات وەڵای هەندێک ڕسمی زۆر جوانە هەیە بە ئالێرە ئەوانش ببینین بەخوا ئادەمە چییە تۆ لەسەر ئەم پاسکیلەی ئەمە چیە مۆزوعە بۆ سەینەی کچی ساڵح زەکی پاشا هەردوو کچەکەی ساڵح زەکیە ئەیانەوێ پراوە بە من بکەن عەبدوڵڵا حورەتێکی تەواوی یابوو بە من ئەیگوو من بۆشی ئەکڕم پەترۆ زەفەندی و ڕەزا سەعی و ئەمانە گەڵتەیان پێکریان بوو مرد و مرێ مناڕە نییە فاتمە کردو بە مناری خۆت گوو بەخوا ئەبێ بۆیشی بکڕم و پێشی بڕوە. باشە درود بۆ جانی پاچی پیاوێکی پێشکەوت و خواز و شاعیرێکی باش بووە. باشە ئەم کتێبە چییە؟ ئەم کتێبە لە پێش مردنیە بۆتان ئەژێڕمەوە زنجیرەی دووەم ئەمە 2 جڵدە جڵدی ئەوەری براو بۆ وانێ هەموو مەسئولەکان لەمانان یعنی ناتوانم برێ من هەل لە جەنابتەوە هەمووی بەواسطەی بەیاد عەبدولقادرەوە بەڵێ دانان و ئامادەکردنی بەیاد عەبدولقادر دیارە ئەمە شیعرەکانی عین بەسۆزە 4700 بەیت لە هەردووکیانە وەکو بیستیشم وەزارەتی ڕۆشنبر جڵدی سێویشی بەڕێوەیە ئینشاءڵڵا. باشە ئالێرەیە شوێنەکە زۆر خۆشە بەس عەبدوڵڵا بەسۆز بە ڕەحمەت بلیا ڕیشی هاتووە ئەمە چییە؟ چۆن هێشت و تاوا ڕیشی بێ؟ ئەمە نازانم لە چی بوو هاتین ئەوتی سەرباشم و ڕیشیشم نەتاشیەوە ئەم ڕەسمەمان کرد. ئەمە لەش کوێیە؟ بەخوا سەرباخیرە نییەوە؟ نەخێرە لە ئەرزوو ڕۆم و ئەوانەیە ئاخر بەڵام ئەمە باخیرەیە پێم وا بێمە ئاوە لەکوێ؟ بۆ سەپێ دەڵم ئەڵێ عەبدوڵڵا کەریم فاتمە بەسەر پاپۆڕەوە لە لەم کاتە تا 3 ڕۆژ بووە کە تەراشم نەکردووە
چونکە هەر بە ڕێگەوە بووین لە تەورێزەوە بۆ ئەستەموڵ لە کاتی پەڕینەوەمانە بۆ بەری ئەستەموڵ بە پاپۆرەوە لە بەحری مەرمەڕە لەسەر بەحری مەرمەڕەوە گیراوە. ئەم شوێنە کوێیە؟ ئەمە ماڵی خۆتانە؟ باخی حەوشەی ماڵی خۆمان؟ ئەمە هەردووکمانین، ئەمە ماڵەکەی خۆمانە. باش. ئەوە من لە دوای نان خواردن هاتیینە دەرەوە ڕسمی ماڵی خۆتانە؟ بەڵێ. باشە ئادە پرسیارێت خوا ئەبێ ژنێکی وەکو جەنابێ لەم تەمەنەی ئێستاتا چەنە ئەزمموونێک و تەجروبەیەکی زۆرێ لەسەر چێژلێنان هەبێ. لەسەر چێژلێنان؟ بەڵێ. وەڵڵاهی من ئەگەر لێم نەگرن بە لۆم و لۆغەت، یعنی لێم نەگرن بە برێن بە ڕەخنە بە ڕەغنە و ئەمانە چشتی ئیستەم بەدڵ نییە، بەدڵێنانی ئیستە بەخوا ڕازەکی بە ئەو سابرجی کوردی بەڕۆنی حیلە بەڕۆنی ساخ ئێمە نەمانزانی بەبرین ئەمە نەخۆشی شەکرەیە. والله باللهی ئەگەر گاڵتەم پێ بکەن لەم من بەرەوە هەمووی تەغیراتی ئەم ڕۆنەیە، هەمووی هینی ئەم شتانەیە، ئەم نەخۆشە. ئەیۆ باشە من ئیستا 91 ساڵ ماڵنی سەری ساڵ ئەبم بە 91 ساڵ بۆچی ئەم شەکرە و نوقڕە و زەخت و ئەمانە بۆچی نییە؟ ئەمانە ئەتا لە ئازاری ئیستا تۆ هینە بابێ چاوێنی بی باکە چاوت تێ نەبڕێ. ئەگەر جەنابە گەورم کەن هەمووشتان بەخێر بێن. من خۆم بە چەستی خۆم چێژ لێنیم بە حیلەش لێنە نێم نایخۆم ئێستش. ئەرێ وەڵڵا چێشتی ئەو ساچی ئەمە لێرە چێشتێکی زۆر بەلەزەتێ بۆ عەبدوڵڵا بەسۆزی ڕەحمەتی لێناوە بۆی ئاوا بە مرتاحی دانیشتوون وەنییە؟ بەرێ ئەمە ئەم پیاوە هیچی بەدڵ نەبووە هەر قووری هەر حەزی لە قبوڵی. باش. ئەیگو فاتمە چێشتەکانە شیفایە بۆ من، دەوایە بۆ من. یعنی تەشجیعی ئەو دوو ئەوەنە زیاتر. باشە. ئالێرە نیسانی 46 هێشتا لەگەڵ جەناب تا هاوسەرگیری نەکردووەوە. بەڵێ بەڵێ. ئەمە زمانی دڵاریەکەیە. خۆ بینی خۆمان بێت من و تۆین کێمان لە بینەوە نیە؟ باش. فەرموود هیوایەتی ئەوەی هەبوو کە شڵڵا لەسەر عەمری منی هەرگرتە بیخستە سەر عەمری ئەو. وات پێ خۆش بوو؟ پیاوێکی ئەم منە ڕێک و پێک بوو. من زۆر 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 لە شوبراکان و لە دوو خوشکەکەی زۆر ڕازیم. دەخوا بەس زۆر ڕازیم. وت فەرمووت هیوایەتی ڕەسمگرتنی هەبوو. ئەم وێنەی ئەوە نییە کە ڕەسمی گرتووە؟ نەخێر ئەمە یعنی کولی جومعەیەک بەس هینی وەزیفەکەی کە لەوێ مەحاسیب بوو عەمەلە زۆر لەژێر دەستیا بووە. دائیما لە جاسەنە و لە دووکانە و لە ملاو شوێن نەماوە لە کوردستانە وابزانم ئەمە لەژێر بەردێکەوەیە. بەڵێ ئەمە جاسەنەیە. بەڵێ. یعنی ئەو هیوایەتی هەر هەبوو لە ژیان. بەڵێ تا پیریش بوو هەر هەبوو. باش. ئاتە یەک پرسیار توخوا. ئەمەش هەر جەنابی ماڵی خۆتانەوە نییە؟ بەڵێ بەڵێ. ئەمە بەکرە جوێیە. عەرزک بەڵێ ئەوە بەخوا تۆزی عاجز بووم. لەکیێ؟ لەکە عەبدوڵڵا ناکەی شتیوانەکەی شتیوانەکەی ئەو ئێستا لە شوێنی حەقی خۆیەتی شەڵاقت لێ عاجز نابی. ئەمەش وێنەیەکی جەنابتە بەحری مەرمەرە دیارە ئەستەموڵەوە نییە؟ ئەمە لە ئەستەم ئەگەر بواریشم بی هەموو جنوبی عێراقم دیوە. باش. ئیسپانیام دیوە. باش. تورکیام دیوە زۆر وڵاتی و زۆر شوێنی لەوانە ئەستەموڵ. باش. ئەرزۆڕۆم ڤان ئەمانە هەمووی تیابوو میانزە ڕۆژ ئینجا لەوێ چوون بۆ بەرنەر پەهلەوی هینی ئێران مەهابەت بانە سەقز تاران تیا ماومەتەوە و لەوێوە سووریا و ئەردەن و لوبنان و سعود. ئەوانەش هەمووی دیوە؟ بەڵێ. وەڵا بابە خەرمان بەرەکە دێمەوانەمان نەدیوە. یەک ڕسمیکە ماوە چۆن هێشتوتە بە ڕەحمەت بێ عەبدوڵڵا بەسۆز لەگەڵ ئەو هەموو خانما ڕسم بگرێ؟ وەڵی ئەم خانمانە ناتوانم برێم هەموو هینی عەبدوڵڵا بووە یعنی پێشوازی ئەو بووە. من ناتوانم مەدحی خۆ بکەم وەکو دایکتان قسە ئەەکەم.
ئەمە نەدڵم پاک بووە، ئەمە نە خزمەتی میوانم کردووە، ئەمە نە بە سەغاوت، ئەمانە خۆشیان هەموو ڕەفیقەکانیشمان بوون و ڕەفیقی ئەدیبەش بوون کە هاتوون بۆم بە 3 ڕۆژ بە 4 ڕۆژ ماونەتەوە لە ماڵی ئێوە. باش ئەی ئەم دوو خان مەجلی کوردیە لە سلێمانی 21 دەی 55. ئەمە کامیلەخانی ژنی ساڵح زەکیە. ئەمە ئەم ئافرەتە ژنی زابتێکی ئێرانیە بۆ پەرزیات هاتوو بۆ لای ساڵح زەکی. خۆی تر مەلجەی دابەزی ماڵی من بووە. ئەمە جلی منە لەبەریا. جلی تۆیە بۆ یادگاری گرتویانە. دەستەکانی خۆش بێ. ئەمەش ماڵی خۆتانە. ماڵی تۆ عەبدوڵڵا بەسۆس نەک ماڵی باوکت. باشە ئەی ئێمە ئەو نەماوە لە بەرنامەکە. 1 دەقیقەمان ماوە. ئەی کوا خوشکەزاکانم تانیا هەمانە هەمومان پیشان نایت. ئەمانەی چێن؟ ئەمە وا بزانم بەهرە و نەڤین و دانا. بەهرە کێیە؟ بەهرە خوشکەزامە. خوشکەزاتە. ئەی ئەم ئافرەتە. ئەمە بە جوانی سلەیمانی هەڵبژێرا کچە بچکۆلەی کاکە شەمحەمەی برامە لە خاریجە. برازاتە. یعنی ئەمە بە شاجوان هەڵبژێراوە. باشە. ئەی ئادەخان. ئەمە شێمحەمەدە بە ڕەحمەت بێ. ئەی ئەمەیان کێیە لەگەڵیان؟ بەڵێ عەرزەکەم ئەوە شەمحەمەی برامە، ئەوە کاکە ئاریە، ئەمە ئاگرینی کوڕێتی نۆبەرێتی. باشە خوا لێ نەسێنێ. ئەی ئەمە تۆی هەر لەگەڵ کاکە ئاری برازاتە؟ بەڵێ زۆر مناڵەکانی یەجگار منیان خۆشەوی زۆرتر ئاری. باش. ئادا ئەمەش تەسکەرەی نفوسەکەتە. ئەوە یەکی حوتی 1924 وانە؟ بەڵێ هینی نازانم ئەوە چۆن هین بووە. ئەمە وێنەی گیراوەتەوە. بەڵێ لەسەری گیراوەتەوە. متەزەوج. ئەحوالی مەدەنیە. ئەحوالی مەدەنیە دەفتەری نفوسە. بەڵێ. ئادەخان ئێمە لە کۆتاییە زۆر سوپاسی جەنابەت دەکەین. هەموو ئەو وێنانەی فریا کەوتین هەموویمان پیشاننا. ئەمە ئەکەین بە دواوێنە بۆ جەنابێ. ئەمە مبارەکتان بێت. ئەمە کەیە ئەمە؟ ئەوە من خۆم. ئەمە چەند ڕۆژە گیراوە ئەم ڕسمە؟ وەڵا تەقریبی هەفتەیەکە. بە هیوام ئیشاڵڵا تەمەنی زیاتر و زیاتر درێژ بێ هەر قوبوڵی بخۆی بە ڕۆنی حلەوە هەر لەش ساغبی شەکرە و زەخر نەبینی تۆ بینەرانیش هەمویانمان پیشان ناوە خەمە نەبێ. زۆر سوپاسی کورسا دەکەم کە منی خۆنۆتەوە جەنابتی ناردووە هی ئەم کوڕە ڕێک و پێکانە و پشتی کامێرە عەزیەتیان زۆر لەگەڵ من کێشاوە. ئەم جارش پڕ بەدڵ بە خێراتتانە. زۆر سوپاس. ئێمە عەزیەتمان نای. زۆر سوپاس دەستێ ماجەکەم. خۆش بیاخۆ. خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان.